Değerli kardeşlerim, sayın genel başkanlarıma هاوپەیمانی ئۆپۆزیسیۆنی تورکیا ڕایگەیاند کە کەمال کلیزاڕۆغلۆ سەرۆکی پارتی کۆماریخوازی گەلی تورکیا دەبێتە کاندیدی هاوبەشی سەرۆکۆماری تورکیا بۆ قۆناغی ڕاگوزەر لا بەرامبەر ڕەجەب تەییب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە هەڵبژاردننی سەرۆکاتی کۆماری تورکیا کە بڕیارە 14 ئایار بەڕێوە بچێت. کلیزاڕۆغلۆ دوای ڕاگەاندنی ناوی خۆی وەکو کاندید بۆ ئۆپۆزیسیۆن ڕایگەیاند کە پارتەکانی مێزی 6 قۆڵی بالێک تێگەیشتن و ڕاوێژ لە ڕێگەی پەرلەمانی پتەوکرا و سەرکردایەتی تورکیا دەکەن. ئاماژەی بۆ ئۆشکرد سەرکردەکانی شەش پارتەکە دەبنە یاریدەدەر و جێگیری سەرۆکی کۆمار لە قۆناغی ڕاگوزەردا. هاوپەیمانی مێزی 6 قۆڵی لە پارتی گەلی کۆماری، پارت، پارتی دیموکرات، پارتی دیموکراسی و پێشکەوتن و پارتی ئایندا و پارتی سەعادەت پێک دێت. بەم جۆرە ئەردۆغان لە بەردەم تاقیکردنەوەیەکی چارەنووسازدایە کە زۆرێک بە گەرنگترین تاقیکردنەوە لە تورکیای دەزانن لە دوای ڕاگەاندنی کۆمارەکە نزیکەی 1% لەمەوبەر. biraz önce de ifade edildi. Bugün Berat Kandilini idrak ediyoruz. دوایەوەی پێشتر هاوپەیمانەتەکە کردبوونی تێکەوت بەڵام لە هەوڵێکی نوێدا ڕێکەوتن لەسەر کاندیدێکی یاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوەی سەرۆک ئەردۆغان تیایدا میراڵ ئاکشنار سەرۆکی پارتی کە دووەم گەورەترین پارتە لە هاوپەیمانی شەش قۆڵی پێشنیازی کرد لاگەری بردنەواریەکە لە مەنسوور یاڤاز سەرۆکی شارەوانی ئەنقەرە و ئەکرەم ئیمامۆغلۆ سەرۆکی شارەوانی ئەستەمبۆڵ بەکرێنە جێگری سەرۆکۆمار ئەمەش لەلایەن کلیزاڕۆغلۆ پەسەندکرا و جارێکی دیکە هاوپەیمانیەتەکە دروست بووە. ڕێکەوتنی ئۆپۆزیسیۆن 2 مانگ پێشەڵبژاردنەکان دێت هەروەها دوای مانگێک لە بوومەلەرزەکە دێت کە باشووری وڵاتی وێران کرد و زیاتر لە 45,000 کەسی کوشت. سەرڕای دەرەنجامەکانی دوای بوومەلەرزەکە ڕاپرسیەکان ڕۆژیەینی دەریخست کە ئەردۆغان و ئاکەپا هێشتا چانسی خوان لە هەڵبژاردنەکاندا دەپارێزن. سەرڕای ڕەخنەی وڵاتیان سەبارەت بە وەڵامدانەوەی سەرەتایی حکوومەت لە ڕوبەڕووبوونەوەی کارەساتەکەدا. ئۆپۆزیسیۆن بەڵێنیدا لە پرۆسەی ڕاگوزەردا دەستور هەموار بکاتەوە و سیستەمی سەرۆکاتی هەڵبوەشێنێتەوە کە ئەردۆغان دروستی کرد و تورکیا بگەڕێنێتەوە بۆ دیموکراسی پەرلەمانی لەگەڵ گەڕانەوەی سربەخۆیی بۆ بانکی ناوەندی کە پلانەکانی ئەردۆغانی بۆ کەمکردنەوەی ڕێژەی سوود جێبەجێ کرد. ئەمەش بۆ هۆی ئەوەی گەشەی ئابووری بباتە پێشەوە بەڵام بۆ هۆی دابەزینی نرخی لیرە و دروستبوونی هەڵاوسان. لە دەقەکەدا جەخلەوە کراوەتەوە کە پرۆسەی ڕاگوزەر سەرۆکی گشتی ئەو پارتانەی کە بەشدارن لە هاوپەیمانی میلەت دەبنە جێگرانی سەرۆکۆمار و بەڕاوێژ وڵات بەڕێوە دەبن لەگەڵ دابەشکردنی وەزارەتەکان بە پێیژمارەیە و پەرلەمانتارانە کە پارتەکانی هاوپەیمانەتیەکان لە هەڵبژاردنەکانی پەرلەمان بەدەستی دێنن. هەروەها ژمارەیەک میکانیزمی هەماهەنگی پێکدەهێنرێن بۆەوەی کە چالاکیەکانی یاسادانان لە قۆناغی ڕاگوزەردا باوکاری بەڕێوە بچن لەگەڵ کۆتاییاتنی قۆناغی ڕاگوزەر بۆ سیستمی پەرلەمانی ئەندامێتی سەرۆکۆمار لە هەر پارتێکی سیاسیدا ئەگەر هەیبێت کۆتایی دێت.